ئازیزان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان خوازین بە یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش میوانداری خێزانێکی جوانمان کردووە بە پرۆگرامێکی نوێەوە ئەویش خێزانێک هەرچەند خۆیان هونەرمەندن لەگەڵ ئەوەشا لە نێو خێزانێکی هونەرمەندە و هونەردۆستان یەکێک لە میوانەکانمان کاکشوانە کاکشوان بەخێر بێت شوان محەممەد شێوەکارە ئەمە بۆ جاری دووەمە کە پێشانگایەکی شێوەکاری کردوێتەوە و خاتوونی هاوسەریشی خات و پەرژین لەگەڵمانە ئێوارێ بەخێر بێ خات و پەرژین سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر خۆشحاڵین کە ئەم خێزانە جوانم ئێوارە لەگەڵمان و ستۆدیەکانیان جوانتر کردوین بەڕێزن بەخێر بێ کاکشوان لە جاری یەکەمە پێشانگایەکی شێوەکاریت کردبووەوە پێشانگاکە پێشوازێکی زۆر باشی لێکرا ئەتوانین بڵێن کە هەموو تابلۆکانیشی لە نێو تابلۆکانی پێشانگاکە فرۆشران پێشانگای یەکەم هۆکار بوو بۆ ئەوەی کە بۆ جاری دووەم کاکشوان پێشانگایەکی دیکە بکاتەوە یاخود چی وای لە کاکشوان کرد کە پێشانگایەکی شێوەکاری بۆ جاری دووەم بکاتەوە سەرەتا سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان ئەوەی ڕاستی بێ کە پێشانگای یەکەمم کردەوە یعنی وەکو بەڕێزیشتان ئاماژەتان لەلایەن بینەرانەوە پێشوازێکی جوانی لێکرا و بینەر زۆری بەدڵ بوو لەبەر ئیشەکان ئیشێکی واقعی بوون بینەر لی تێگەی و زائیدەن تەکنیکی ئیشەکە کە تەکنیکێکی تایبەت بوو کە بڵێم من یەکەم کەس بووم کە بۆ جۆرە تەکنیکە ئیشم کرد کە بینەر چێژی لێ ببینێ ئەوە بوو هەوڵما کە وتم ئیشەڵات ئەم پێشانگای هەوڵێم کە بۆ پێشانگایکی تر بیکەمە بە هەمان شێوە تایبەت بەخۆم ئەوە بوو نزیکی 6 مانگونیەوە من لەم پرۆژە ئیشەکەم بەردەوام لە ئیشکردن بۆ پرۆژەکەم سەرەتا پرۆژەکە وەکو پرۆژەکەی پێشووترم وەکو ئیشی پێشانگای یەکەمم بەرنامەدا ڕێژێکی بۆکەی ئوسلوبی ئیشەکان چۆن بێت حەزەکەی بە چ شێوازە ئیش بکەیت چ جۆرە تەکنیکێک بەکاربێنی بەم شێوەیە منیش دەستم کرد بە وردەکاری پێشانگاکە 86 لەو حەبوو بیدات نانی بەڵام لەبەرەوەی کە زڕوفەکەمان لە ئێسیانەی توانی و سپاسی ڕۆشنبیری و لاوانی سلێمانیەکە مەزاتی ڕۆشنبیری لاوانی سلێمانی کە ئاسان بۆ سپۆنسەرکردنی شەکەم ئەوە بوو بجەکە کەم بوو پارێکی زۆر کەم مابوو لەوێش ئەوانیش مەسرفێکی زۆریان کردهبوو ئیتر منیش بەپێی ئەو ئیمکانێتی کە بۆیان سەرفکردم لێ توانیم ئەمی شەشم بچووکی بکەمە و دایبەزانە بەڵام خۆشبەختانە جێگەی ڕەزامەندیەکی زۆر زۆر لەلایەن بینەرەوە بوو هیوای سەرکەوتنە بۆ خوازین کاکشوان دەگومان ئەگەر یەکەم کارت کە بۆ پێشوازەی لەکرابێت و متمانەی بینەر یاخود متمانەی هونەرمەندانی بەدەست هێنابێت بۆ دووەم کاریژ یاخود دووەم پێشانگاش گومانمان لەوە نییە کە زۆر زۆر باشە بێ بەر لەوەی کاپچینە لای ئەو راپۆرتەی هاوکارانمان ئامادەیان کردو لەسەر کارەکانت حەزەکەم چمە لای پەرژینخان کە پەرژینخان لە نێو ماڵە لەگەڵتایە بێگومان هەر ئەرکێک ئەگەر تۆ ببینیت بۆ ئەویش هەر قورسە بێت لەسەر ئەویش هەر قورس ئەبێت بزانم پەرژینخان سەرەتا خۆ بناسێنە پێمان بڵێت تۆش هەر کاری هونەریەکەی و لەگەڵ ئەوەشا چۆن هاوکاری کاکشوان بووی بەڵێ من پەرژین محەممەد دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی ئیخراج من وەکو ئەوەی کە هاوسەرم شێوەکارە و بەردەوام خەریکی دروستکردنی لەو حەیە کە بەڕاستی بەمە بۆ من زۆر مۆتعی لێ ئەبینم کاتێ ئەو لەو حەد دروست ئەکا هیچ گوێ نایەمەوەی کە ئەگەر هیلاک بم یان ئەگەر چۆن بڵێ کوردەواری خۆمان ماڵیشم بۆ بڵاو بکاتەوانێ ئەوی لای من گرنگە ئەم بەردەوام بێ لە ئیشکردن بەردەوام بێت لەوەی لە جم و جۆڵی هونەریە بێت کاکشوان گلەی ئەوە شەکە دەڵێ خۆ من هەر ئیشەکەکەم پەرژینخان ناڵێ بفرۆشم هەمووی لە نێو ماڵەکە کۆ کردوێتەوە ئیشەکانی چیانی ئەوە پێی سەرسامی وانە بەڕاستی هەر لەو حەیەکی متعایەکی خۆی هەیە لای من ئەتوانم بڵێم بەردەوام ڕۆژانە سەیریان ئەەکەم زۆر چێژبەخشن بەڵێ ناژهێڵم لەبەرەوەی کەوە ئەمە بمێنێتەوە بەڕاستی هەندێک جار مسۆدەکانیشی هەڵەگرم وەک ئەرشیفێک حەز ئەەکەم ئەگەر خواتە من بات هەمووی بەیەکەوە کۆ بکەمەوە و لە یەک پێشنگای تایبەتە ئەرزیان بکەینەوەی هیوادارین کاتە با ئێمەژە و کارە جوانانەی کاکشوان ببینیم پێکەوە فەرمون
بە سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی هونەری سلێمانی بەشی سەنتەرە ڕۆشنبیری و تیپا هونەریەکان دووەمین پێشەنگای شێوەکاری بۆ شێوەکار شوان محەممەد کردەوە. پێشەنگاکە بە ناونیشانی سروشت لە دیدی شێوەکاریەوەیە و لە نێو گەلەری مۆزەخانی سلێمانی نمایش دەکرێت. لەم سەردەمی قات و قڕی و بێهیوایی و ڕۆژگارە تاڵ و سەختانەیە دڵخۆش بووم کام کارە جوانانەی کاکشوانم بینی کارەکان زیاتر ئیشکردن لە ناو سروشتە ئەوەی بۆ من سەرنجڕاکێش بوو ئەتوان بڵێم زۆر دڵیشم پێی کرایەوە وردەکاری بوو لە بەکارهێنانی ڕەنگەکانە ئیشەکان زۆر وردەکارانە کرابوون لەگەڵ کاکشوان خۆشە گفتوگویەکی کورتمان کرد کە هیچ ئیشێک شوێنی ئیشێکی تر ناگرێتەوە گرنگە هەر کەسە لە بوارەکەی خۆیان لەو کایی کە هەڵێ بژێریە قاڵبوونەوە وردبوونەوەی هەبێ من دەستخۆشی لەکەم و هیوای بەردەوامی ئەم جۆرە کارانە ناخوازم. جێگەی ئاماژە پێکردنە شوان محەممەد لە ساڵی 1986 لە شاری سلێمانی لەدایک بووە. ساڵی 2002 چۆتە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی و لە ساڵی 2007 پەیمانگای تەواو کردووە. خاوەنی کۆمەڵێک ئەزمموی شێوەکاریە و بەشداری کۆمەڵێک پێشەنگای هاوبەش و پرۆژەی خۆبەخشی کردووە. لە ئێستادا خاوەنی دوو پێشەنگای تایبەتە و خاوەنی ستایلێکی تایبەت بەخۆیەتی. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ زیزانەوەی کە بینیمان بەشێک بوو لە کارەکانی کاکشوان کە لە پێشانگاکەیدا نمایشی کرده بوو. کاکشوان وەکو هاوکارمان ژینیش ئاماژەی بەوەیە کە ناونیشانی پێشانگاکات ئەوەیە سروش لە دیدی شێوەکاریدا. ئەمەوێت بزانم ئەم ناونیشانە چیانی باسێکی ئەومان بۆ بکەی مەبەستت لەم ناوە چییە؟ سروشت بەعام هەموو یەکێک هەموو تاکێک لە ئێمە لە جیهان لە هەموو دنیا سروشتی دیوە. بەڵام باشە من ئەگەر بێت و هەمان ئەو سروشتەی کە خەڵک دیوێتی کە بەڕێستان بینیوتانە کە فڵان کەس بینیوێتی کە هەچ کەسێک بینیوێتی من بێت و هەمان شت کۆپی بکەمە و لەسەر ئیشەکانم دای بڕێژمەوە و دیسانەوە ئیشی تیا بکەمە و پیشانی بینەری بم کەواتە من مەبەستم چی بوو لەو ناوەیە کە بڵێم سروش لە دیدی شێوەکاریە. من حەزم کرد ئەوە بگەێنم بە خەڵکە ئەو سروشتەی من و تۆ دیوانە دیوێکی شاراوی تایە. ئەو دیوە شاراوەیە چییە؟ ئەو جوانیەیە کە بتوانی چۆن تەقدیمیەکەیت بە خەڵک. دانێسە زۆربەی زۆرمان هەیە بۆ نمونە بچێتە بیابانێکەوە سەیرەکەی بەلایەوە ناشرینە. یعنی حەزی لە بیابانێک نییە حەزەکە بۆ نمونە شوێنێک دایم ئادەنێمە هەم کوردەواری هەروە هەڵکەوتووە شوێنێکی سەوز و ئاوی هەبێ. بەڵام من هاتم بە هەمان شێوایەکێک لە ئیشەکانیشم تایە بوو کە بینەرێکی هێزگار زۆری هەبوو. بینەرەکە چی بوو؟ هەمووی ئەیزانی کە ئەمە بیابانە بەس ئەو تەکنیکێکە من تیا بەکارێمێنە کە ئەم پیشانی ئەو خەڵکەمە خەڵک معجیبی ئەو تەکنیکە بوو سەری سۆڕما بوو بیابان بەم جوانیە. یعنی حتا من یەکێک برادرێک وتی کە من سەیریەکەم تینومە بێ ینی منیش پێم خۆش بوو ینی ئەوە بگەێنی ینی ئەوەی کە ئیشەکانی جوان کرده بوو ڕاستە خۆی بەشێکە سروشت هەشتێکی جوانە چونکە دەستکردی مرۆڤی تیانە مەهماکان دەستکردی مرۆڤی شتیا بێ و سروشتەکە خۆی نییە کە خوا خۆی دروستی کردووە خۆی خەڵقی کردووە. بەڵام ئەوەی کە من خەڵک پێی سەرسان بۆ تەکنیکی ئیشەکانە تەقدیمکردنی ئەو ئیشانەیە. بەر لەوەی کە بچمۆ لای پەرژین خان کاکشوان پێم بڵێ جیاوازی تەکنیکی ئیشکردنی تۆ لەگەڵ شێوەکارەکانی کە چیەوە ئەڵێ من تەکنیکەکەم جیاوازە؟ من هەموو شێوەکارێک خاوەن ستایلێکی تایبەت بەخۆیەتی. بەڵام ئەوەی کە من جیاکاتەوە ئەمە ئیشەی من کە لەگەڵ تەکنیکانی شێوەکارانی ترا تەکنیکی من تەکنیکێکی دەگمەنە. دەگمەنەکە لە چیایە کراوە لە هێزال تام دەقێژەم جۆرە تەکنیکانە بەردەوامن بەس لە خۆشببختانە لە کوردستان و عێراقانە لە دەروی کوردستان. یعنی من بۆ نمونە من شتێکی ناشرین ئەوی لای خەڵک بۆ من لەو حەیەکە ناشرینە من ێنم جوانیەکەم وەکو چۆن بڵێ ئیستاتیکای پێوتریان تۆ بەشێک جوانی ئیتێ. بەڵام چۆن ئەمە بۆ ئوسلوبی کە خۆت بەکارێنیتەیە یعنی هەموو شێوەکارێک کۆمەڵێک ئوسلوب بەکارێنێ سێرەکە لە دانێکیانە زۆر سەرکەوتووە لە دانێکە سێرەکە نەجەحاتێکی باشتێنە پێشوازێکی باشی لێکرێ لەلایەن خەڵکەوە لەلایەن بینەرەوە لەلایەن هونەربەندانەوە. بەڵامی تر
ئایا ئەو پێش ئەو تەکنیکی کە کۆمەڵێک شێوەکە بەکارێنە ئیتر ماوەی بەسەر دەچێت ئەهین دنیا لە پێشکەوتنایە و ئێمە ژەبێ بەشێک بین لەو پێشکەوتنە چ بە تەکنەلۆژیا بێت چ بە ئیشی هونەریەکانمان بێت چ بە حەج وەسیل لێ بێ گرنگ ئەوەیە تۆ بینەر سەرسام کەیت ینی چێژ لەو شتە ببینە کە تو ئەیتێ ئەوە ژەکەی تۆ سەر گۆڕانکاری و تەکنیکانە بەردەوام بێ لە گۆڕانابیت ساڵ بە ساڵ مەتاکیت پەرژین خان پێما بە سپۆنسەری زۆربەی کارەکانی کاکشوان و هەڵبژاردننی ڕۆژەکە و هەمووی تۆ بووی پێم ماوەڵە بۆ 15 مانگت هەڵبژاردووە چۆن هاوکاری کاکشوان بووی وان بۆ چۆن هاندەری بووی کە دووبارە پێشانگای دۆم کاتەوە بەڵێ وەک ئەوەی کە چۆن هاوکاری بووم بەڕاستی من هاوکارێکی زۆر بچووکم کردووە لەبەرێکەوە من هەرچ هاوکاریەکەم نابێت بە دەستڕەنگینی و بەو فڵچەی خۆی کە بەکاری ئەهێنێ من فەرمانێک کە هەموو ڕۆژەکەی شۆری بێزاربی بەدەستنیە بەڵێ من دەستێکی باڵام هەیە لە شۆردنی فڵچەیە چکە بەڕاستی ئەو ئیشی منە بەڵام من خۆم فەرمانبەرم لە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلەیمانی بە خۆشحاڵیەوانێ توانیم لە ڕێگەی فەرمانبەریەکەمەوانێ هاوکاری بکەم هەڵبژاردننی ڕۆژەکەش زۆر مەبەستم بوو لەگەڵ ڕۆژی لەدایک بوونەکەی هاوکات یەک تاریخ بێت لەدایک بوونیشە پیرۆز بە تەمەندرێت زۆر سپاس بە ڕێزی لێوەش حەزم کرد هەردوو مناسەبەکە بکەم بە یەک بە خۆشحاڵیەوە ئەوە بوو کە یەکێک بوو لەو ئاواتانم زۆر باشە دەست خۆش بێت بە تاکید ینی هەموو پیاەک پێویستی بەوەیە کە خاتونێکی بەهێز لە پشتی بێت جاویش ئەو خاتونە بەهێزە لە پشتی توێ و هاوکار ئەبێت ئەبێ بڵێن تۆ پیاەکی زۆر بەختەوەری زۆریش بەدەمی خۆم نەبێ ناڵەخوا بە زیادە زۆر زۆری ژانی بەجددی زۆر لێ ڕازیم زۆر هاوکارە ینی تەنانەت بۆ هەر مەسەلی کاری هونەرێکەژنا مەسەلی ژانێکی ئاسایی کە بەڕێەکەین هیوای دڵخۆشیتان بۆ خوازین هیوادارین کە بەردەوام بن پشتیوانی یەک بن تاکو و کاری جوان بە ئێمە و بە بینەرانیش پێشکەشکەن دەستان خۆش بە بابەسێکی دووبارەوە بکەینەوە جیاوازی ئەم پێشانگای تۆ پێشانگای دۆمت لەگەڵ پێشانگای یەکەما چی بوو کاکشوان جیاوازەکەی بەس لە شێوازی تەقدیمکردنەکەی بوو بۆ نمونە من لە پێشانگای یەکەما کە ئیشەکانم عرض کرد هەموو ئیشەکان لەسەر کانفاسەکە عرض کرا بوو خەڵک بینەرە هات کانفاسەکەی بینی بەڵام ئەم جارەیە من حەزم نەکرد هەمان شت دووبارەکەمەوە ئاسانیش بوو من یعنی بگرە لەوانەیە هەم تێچووی کەمتریش بووە بم توانە ئیشی زیاتر تەقدیم کەم و هەمیش لامان کاتە بۆ ماوەکەی لەوانەیە کەمترم ویستایە ئەنی پێشانگەیەکەمیانم نازانم زۆر بە تەواتی بیرم نایە بەس نزیکی سێمانگە بوو خەریکی بووم بە زەمانیان 6 مانگونی بوو جیاوازەکەی چی بوو جیاوازەکەی بووم کە لەسەر کانفاسەکە ئیشم کرد و دوای ئەوە ڕسمیم کرد بە کامێرایەکی کوالیتی بەرز ڕسمی ئیشەکەم کرد کە تەواو بێت کە ڕسمیم کرد اینجا دوای ئەوەی خیتە چیەوە ئەیخیتە ناو بڵێن چۆن بەرنامی فۆتۆشۆپ هەنێک دەستکاری یەکەیت هەنێک ئیفێکتی بوو ئۆگۆڕی بە ئەکی بە شێوازێکی بڵێن چۆن فۆتۆگرافی تر باشە دوای ئەوە دیسان ئەمە ڕاکێشەرەوە لەسەر MDF تەبع کرێت یعنی ئەمە جیاوازەکەی بوو کە من تەقدیمی خەڵکم کرد لە هەمان کاتا هەم هات کە ئیشەکەی بینی وەیە زانی ئیشێکی فۆتۆگرافیە بە ڕووکەش کە هاتی بە ڕووکەش ئیشەکان تەبینی بە یشێکی فۆتۆگرافی دەرەکە و بەڵام کە سەیری شەکەیەکە اینجا هیزانی کەم یشێکی شێوەکاریە ئەمێشی فۆتۆگرافینی ینی حەزم کرد تەقدیمکردنەکەی جیاوێ هەر کانفاسەکە نەبێت کاتە ماتریاڵانە ئەی بەکارت هێنابوو لە کارەکان تا چی بوون ماتریاڵەکان کە بەکارم هێنابوو بە هەمان شێوە ماتریاڵی سەرەکیم کانفاس بوو دوای ئەوە لە ئەلوانەکانە من تقریبا 5-6 جۆر ئەلوانم تێکەڵاو گرێچێک لەوانە ئەلوانی ئەکریلیک بوو بە بۆی ئەکریلیکیشم کردووە و زائدەن سپرای تەیە هەموو ئیشەکانم ئەگەر دێقەتی بن تایەتی ئەکریلیکی تایە سپرای تایە جۆرە بۆیکی تر هەیە پێوتێ گواش ئەوەشی تایە پاسیلی چەوری تایە پاسیلی وشکی تایە قەڵەمبۆیی خەشەوی تیا بڵێن قەڵەمبۆی ڕەنگاوڕەن فەحمی تایە کە پێوتێ خەڵووس یعنی کۆمەڵێک مەوادم تیا بەکارەنە هەموو ئیشەکان من هاتم ئەمە وای کردووە کە ڕەنگا و ڕەنگیەکی خودجانێکی تایبەتر بە کارەکانی تۆ لەبەرەوەی ئەم هەموو جۆرەت بەکارهێناوە لەیش بەتاکی دێتە زۆر تەکنیکێت تۆ بە هیچ ئەلوانێک بۆ دەرنا ئیلا سپرانە بێت وەکو بڵێن مانگ وەکو بڵێن هەور وەکو ئەم چەند شتێکی بەسیت وەکو بڵێن تەم یعنی ئەمانە بە هیچ تەکنیکێک دەرناتوێ بە سپرایشی بۆ بکەیت ینی ئەمە بۆ کە ئیشەکانی دەوڵەمەند کرد لە ڕەنگە لە جوانیە لە چێژبەخشیە 5-6 جۆر مادە بەکارهاو لە یەک ئیشە زۆر باشە باتۆزە بچینە لای پەرژین خانی جاگە شتێک هەبوو پێم بڵێ لە بابم پلەی بپرسم پەرژین خان دوای ماوەیەکی زۆر دەچیتەوە ناو دنیای هونەر و خوێندن و بۆچی ئەو دابڕانە
هەرێکەمان کۆکارێک هەیە کە نەتوانین بگەین بەو حەزەی کە هەمانە. من یەکێک بووم لەوانی زۆر حەزم لە مەسرح بوو لەبەر هۆکارێکی تایبەت کە نەمتوانی لە کاتی خۆی تەواوی بکەم بە خۆشحاڵی هێشت نەوەڵڵا ئەویان باشیان پێێندی بمنون ئیتر هەر کەسێکمان هەر تاکێکمان کۆمەڵێک هۆکاری تایبەتی خۆی هەیە هەموو ئەوتانی هەیەی لە یەک کاتا بۆی نایەتە دی بە خۆشحاڵیەوە توانیم لە دوای دابڕانێکی زۆر لە دوای ئەو حەزەی کە چەند ساڵێک هەر خولیای بووم پەیمانگای هونەرە جوانەکان تەواو بکەم بەشی ئیخراج بەڵام ئیتر هیچ کارێکی تایبەت بە خۆمە منیە جارێ ئیشەڵا لە داهاتووە ئەمر باقی بێت کار ئەەکەین و کاکشانە بکە لە ماڵەوە ببە بە دەرهێنەری ئەو ئەماگا بە فلیم ئەماگا بە حاڵقا کێشەمە نییە ئەخر چۆن ینی پێ خۆش بۆ تاڵانی و پشتیوانت بۆ بێت کێشەم نیە وەڵام من هەموو دەورێکی بووی هەچەنە من نازانم لەو شتان نازانم بەسەتای دەوری بووە بینم بەڵام دەورێک نابین بەپەن تر حەزیشم کرد بەڕاستی تەقدیمی زانکۆی بکەم ئیشەڵا ئەمر باقی بێت ئەویش تەقدیمی ئەویش ئەەکەین بەتەمای مەسرحیەکیش بووم بەڵامی تر کۆرۆنانەی هێشت هەموو شتەکانی تێکگە پلانتان هەبێت پلانتان هەبێت بۆ کارینە لە ماڵ ئێمە هیچ شتێک بێبێ پلان نییە ئیتر بە ئیشەڵا ئەم زروفە سەقامگیرە تەواو ببێت ئیشەڵا ئیتر وردە وردە دەست ئەەکەین بە ئیشکردن بۆ هیوای بۆ هیوای کاکشان تۆ تا چەندێک لە ئیشەکانی ئەو ڕازیت ئیشی لە کاری هونەری و شوان و نواندن و وەکو دەرهێنەر و وەڵایی زۆر لێ ڕازیم ئەوەی ڕاستی بە ئیشەکانی جوانە مستەواکی زۆر باش بۆ هیچ مەسرحەیەکی ڕۆشتی بۆ ئەوێ یاخود بۆ هیچ کارێکی بینیمە بەڵێ ئیشیم بینیوانی بەتوانایە زۆر بەڵامی تر ئەوەیە تۆ لەم وڵاتی ئێمە هەموو شتێکە بێ بە قەزاوقە دەریانی بەجددی ئێستا منم پرۆژێ شتێکی زۆر گەورەترم بەدەستەوە بوو بەڵامی تر تۆ زڕوفێکاو بە سەرمانە ینی هیچ شتێکان هیچ شتێک ناتوانانی بە لە سەدا سەستم پلانم دانا بۆ هەژوانی تر بەڵام ئایتر ئەم زڕوف هەروە ڕوا بتوانم هەژوانی تر ئیشێکی تر بکەم یاخودەم بتوانێت ئیشێکی ترکانی در زڕوف ئەزانێ بەڵام وەکو هەم ئیشی ژیانی ئاسایەکەشی من زۆر لێ ڕازیم و هەم لە ئیشی هونەرەکەشی دەستخۆشی لێکم بتوانە ئیشەڵا بەتەمای ئەوەشم کە بتوانم پرۆژێک دابنێم کە هەم ئیشەکەی ئەو ویشەکەی خۆشم بیکەین بێک لێک جار تەقدیمیکەین ئیتر بزین ئەمە تا چەند سادەگرێ بۆ هیوایم بۆ هیواین کە کاری باش ببینن با بچینەوە سەر تابلۆکانت با بزانین بە چەند تابلۆ بەشداری لەم پێشانگەیە کردبوو و قیاسەکانی چۆن بوون تابلۆکانە ئەم پێشانگانم هەروەکو یەکەمیان بوو بە 20 ئیش بەشداریم کرد ئیشەکەم دابەزان قیاسیان بچوو بوو ئەیستری بوو لەبەر ئەوەی کە توانای ئەوم نەبوو کە قیاسیان گەورەتر بکەم لەبەر تێچووکی زۆری ئەویست لەبەرەوە منیش وتم با بیکەین بە ئەیستری کردم بە ئەیستری ئەم ئیشانم زۆر باشە باسی ئەومان کرد لە سەرەتا وتمان لە پێشانگای یەکەم هەموو تابلۆکانە فرۆشتووە ئێستاش تابلۆی زۆر جوان و سەرنجڕاکێشی تیا بوو تەنها پەرژین خان هۆکار بوو بۆی کە ئەم تابلۆانە لە پێشانگای دۆمان نەفرۆشی یاخود چی وای لە تۆکە کە تابلۆکانە نەفرۆشی هەموویان بوو هەمووی ئەو بوو هەمووی خەتایان بوو هەمووی لە ماڵە داناوە هەمووی داناوە چەند دانێکمان لێ کرد بە هەدیە ئەکو ئەرکو ماندووبوونێ کە هیلاگون بەدەستمانەوە بۆ چەند کەسێک بەڵام باقیەکەی تری ویسم بە بیفرۆشم مشتێکیشی هەیە ینی لە چەند کەسێکەوە بە جەمە مەجموع هەمووی بکڕێتەوە بەڵامی ترەوە بوو ئەم پێی خۆش نەبووتی حەز ناکەم بیفرۆشی ئەمێ لە ماڵەکە بمێنێتەوە چەنە ماڵی خۆمان باوەڕ ناکەم یەک مەتر مابێ دیوار هەم ئیشی هەڵواستراوە ئیشی چەند ساڵەمە خەریکمەمانە هەمیم هەڵواسیوە بەڵامی ترەوە بوتم کێشەنێ چووکمە ڕای ئەم لەلام زۆر مەطلەوە باشە کاکشوان لەگەڵ ئەوەیە کە هونەرمەند کاتێک تابلۆیەک دروستە کاتێک خۆت ئیشێکی شێوەکاری هەیە بیفرۆشێت لەگەڵ فرۆشتنی تابلۆیت من 100% لەگەڵیام لەبەروی تۆ یعنی هونەرمەند کە ئیشێکەکە زۆری لاکە بێ پێوەی یعنی بەجددی کە ئەو کەسێکی ئیشەکەکە بەس خۆی ئەزانێ هیلایکی ئەمیشانە چەنە یعنی ئەم هەموو شێوەکارەمانەیە لەم کوردستان لە سلێمانی دوایش کە ئیشەکە تەقدیمەکات و پێشوازێکی کرد ملی ئەکرێ بەڵام کە لی نەفرۆشێت یعنی تۆ کەواتە ئیسفادی چیت کرد ئیسفادی ئەزمونیەکە ڕاستە ئیسفادی کۆمەڵێک شتی وەکو معنەوی ئیسفادەیەکەکەیت بەڵام باوکو مادێکەش ئیسفادەکەی قەیچێکە من پێم خۆشانی هێشتا کورد بە عام نەگەیشتوەتە ئەو مستەوایی کە بێت ئیشێکی هونەری ببینێ بیکڕێت زۆربەی هونەرمەندەکانیشمانێ بەسەلەن پێیان عیبە بیفرۆشنەوە یعنی ئەڵێ هونەرمەند نابێش بفرۆشێتەوە
ئەوانی ئەوروپا بۆچی دروستێکەوە ئەوانی ئەوروپا تو ینی وەرە سەیدی ئەوروپاکە ئەو کەسە من دەیان ڤیدۆم بینیوە دەیان شت لە نزیکەوە کە کەسانی خۆم لەوێن بینیمەعنی هەرەوەی ئیشەکەی کردو هێشتا تەواوی نەکردوە فریان نەکەوتە ناوەکەی خۆی بنووسێ لەسەر لەوحەکە کابراتەوە معاملێک ڕۆدەتی پیرۆزە بردوەتی دوای هاتۆ ببوورە وڵای ناوم نەنووسیوە لە سەری هونەرمەندەکە ناوەکەی خۆی اینجا خۆی نووسێتی ینی بابی فرۆشن تابلۆش هەیە ینی شێوەکارەکان تابلۆکانە نەموزاییتەوە بزانین کامیان باشترین پارەی پێدرێت یاخود کامیان منافەسەی پێەکەن هیچ کاتێک هەبووە کاکشوان تابلۆیەکە زۆر لا خۆشەویست بوو بێ ئەو کاتە فرۆشتوێتە دوای زۆر خەفەتی لێ خواردبێ بەڵێ پێشانگاکەی یەکەم خەفەتم بۆ دانە بەدانی خۆرد کاتە پەرژین خان لە پێشانگای یەکەمیا کە تابلۆکانی زۆر جوان و سەرنجڕاکێش بوون خەفەتی پێ خواردووە هیچ تابلۆیەکی هەبوو کە لای تۆ زۆر جوان بێ و داوات لێ کرد بێتە دووبارە دروستی کاتەوە یاخود ئەگەر دروستی بکاتەوە هەمان جوانی سەرەتایەتەوە بەڵێ هەموو تابلۆکان بە عام جوانن بەڵام لە نێو جوانە جوانترین هەیە دوو تابلۆی لای من جوانترین بوون بەڵامی تر ئەو کات وا پێویستە کرد بیفرۆشێ هەدەفی منیش لەو کات بیرکردنەوەی من وا بوو گرنگەوەی ناوی شوانیان ئیشی شوان بچێتە نێو ماڵەکانەوانێ بەڵێ خەفەتم بۆ دوو تابلۆی زۆر خوارد بە خۆشحاڵەوە دانیشانی بۆ دروست کردمەوانێ ئەو تام و چێژەوی نەبوو بەڵام ئەتوانم بڵێم زۆر لەو جوانتر بوو. ینی کاتە داوات لێ کردوانی لەو تابلێت بۆ دروستکاتە یاخود کاکشوان گەر تابلۆیەکە سەرەتا دروست کردبێتەوە بە هەمان شێوازە توانی دووبارە دروستیکەیتەوە بەتاکی دەتوانانی مەسەلەن زۆر لەوەی یەکەم جاری جوانتر دروستیکەیتەوە ینی زۆر بە ئوسلوبێکی زۆر بە تایبەتر جوانتر دروستیکەیتەوە بەس ئەو تام و چێشەی یەکەم دانی نییە ڕاستە ینی بەجددی بۆ تابلۆی دروستکردنی هەر تابلۆیەک چەندێکت کات پێویستە ئیشتا ئیش کەوتووە ئێستا من ئیژە بۆ نزیکی هەفتەیەکم بیستووە ئیژە بۆ بە 2 ساعت تەواوم کردووە هەنێک ئیشم هەبووە کە لە پێشتر لە ڕابردووە کردمەوە بۆ داوەزانن نەمکرانی وەکو پێشانگایە مەسەڵەن 2 مانگونی خەریک بووم یعنی قیاسەکەی گەورەیە ئێتر تۆ بەجددی وردەکاری زۆرەوە هیلاکی زۆرە و هەنێشی ژێ وابزانام 4 جار دروستم کردووە سەڕیمەتەوە تاوازم لێنەوە ڕاستە ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر دڵخۆش بووین لەگەڵم خێزانە جوانەیە کام ئێوارە لێرە بووین هیوادارین بەختەوەر بن و بەردەوام لە پشتی یەک بن تاکو کارەکانتان بە جوانترین شێواز پیشانی ئێمە و بە بینەری خۆتانی بن و هیوادارین تابلۆکانتان و کارەکەی تۆش لە نێو ماڵی هەموو کەسێکە ببینینەوە دووبارە بەخێر بن زۆر سپاس بۆ ئێوەش ئازێتان کێشە بەر لە تاوابوون سپاس بۆ سپانسەری جلوبەرگەکانم کە پۆشاکی MCM لە شەقامی سەرەکی بەختیاری سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرما بوون.